بەڵای زانێمە بەردەوامینەوە چینە تەوەریەکەمی پرۆگرامەکەمان و باز لەوە دەکەین کە کۆبوونەوەی لوتکەی جەددە و لوتکەی سێ قۆڵی رووسیا و ئێران و تورکیا دوو کۆنگرەی هەرێمایەتی گەورە بوون سەبارەت بە چەند پرسێکی سیاسی و ئابووری و استراتیژی بەسراکامە کاریگەری لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە نێویشیاندا عێراق و هەرێم بەجێدەهێڵێت. لەم سۆنگەوە پرسین کورس لەکوێم هاوکێشە سیاسیانەدایە و چارەنووسی کورد لەو گۆڕانکاری و ڕێکەوتنانی کە لە جیهاندا ڕوو دەدەن یاخود دەکرێن بەکوێ دەگات. گفتوگوی زیاتر لەسەرم بابەتاکەین بە میوانجاری میوانەکەمان کە ڕاستەوە خۆ لە ستۆدیۆ هەولێرەوە لەگەڵمانە، ئەویش ڕابەر تەڵعات ماستەر لە لێکۆڵینەوەی سیاسی و نێودەوڵەتی. کاک ڕابەر سڵاو لێبێت و بەیانیت باش بێت. دەمەوێت تێکسەر لەوە دەست پێ بکەم کە بەستنی ئەم کۆڕبەند و لوتکانەی کە خود با بڵین کۆڕبەند و لوتکە هەرێمی و جیهانیانی کە دەبەستێت کاریگەریەکەیان لەسەر عێراق چی دەبێت و ئەگەر کاریگەریان دەبێت لە شڕوویەکە و کاریگەریانیان دەبێت. بەیانی ئێوە بینەرانیش باش بەدڵنیاییەوە هەر گۆڕانکاریەکی جیۆسیاسی گۆڕانکاریەکی استراتیژیکە لە ناوچەکە ڕوو بدات کاریگەری ڕاستەخۆیە بێت لەسەر عێراق و لەسەر کورد بۆ پێی کە کورد ئەکتەرێکی نادەوڵەتیە هەم لە عێراق هەم لە سووریا و ڕۆڵی هەیە لە هاوچێشەی ئەمنی و لە هاوچێشی سیاسی و تەنانەت ئابووری و جۆرێک لە جۆرەکانیش تا ڕادێک لەسەر نەخشەی وزەی ناوچەکە و ئەم کۆبوونەوەی کە لە تاران لوتکەی سێقۆڵی تاران بەسترا دیارە گرنگە کە بزانین ئامانج لە بەستنی ئەم لوتکەیە چییە. دیارە ئەوەی کە لە ئەجەندای هەر سێ سەرۆکی تورکیا و ئێران و رووسیا هەبووە جەوهەری کۆبوونەوەکە بەشێکی پەیوەندی هەبووە بە باکووری سووریا یاخود بڵێن ڕۆژاوای کوردستان و بەتایبەت پرسی هێزەکانی سووریای دیموکرات و ئەگەر کە گوێبستی گوتاری ئەردۆگان بووین زیاد لە جارێک ناوی پەکەکەوە ناوی هێزەکانی سووریای دیموکراتی هێنا. ئەمە ئەجەندای تورکی وازح بوو کە ئامانجی سەرەکی تورکیا لە بەشداری لەم جۆرە کۆبوونەوەیە ئەوەیە کە بتوانێت دوای ئەوەی کە لە دوو مانگی ڕابردووە بەردەوام هەڕەشەی هێرشی سەربازیەکە بۆ ناوچەکانی ڕۆژاوای کوردستان بتوانێت مبارەکە و موافقەی رووسیا و ئێران بەدەست بهێنێ کە بە ئاشکرا رووسیا و ئێران ئەمیان ڕەت کردەوە و بە تورکیان وت کە هەتا ڕابەری باڵای شۆڕشی ئیسلامی ئێران ئەمەی ڕەت کردەوە. ئەمە لەلایەکی کە ئەجەندای ئێرانی ئەوەیە کە بتوانێت لەلایەکەوە لەم گەمارۆ ئابووری و سیاسی و دیپلۆماسی کە لە سری بێتە دەرەوە و جۆرێک لە جۆرەکان وەڵامێک بێت بۆ کۆنگرەی کۆبوونەوەی جەددە و ئەمریکا و نۆوەڵاتەکەی ناوچەکە وڵاتانی ئەنجومەنی خەلیج کە جۆرێ لە جۆرەکان تەمان هەوڵدانێک بۆ گەماروی ئێران و بەشێک لە ئەجێندای کارەکانی کۆنگرێ ئەم گەمارۆی زیاتری ئێران بووە. رووسیاش بە هەمان شێوە لەلایەکەوە لە ناو قەیرانی شەڕی ئۆکرانیا لەلایەکەوە قەیرانی وزەی هەیە. بۆ رووسیاش بە هەمان شێوە فایلی نەوت فایلی بوونی ئەمریکا لە سووریا لە ڕۆژئاو بەتابەت لە باکووری سووریا لە ڕۆژاوای کوردستانە فایلێکی ئەساسیە و دروستکردنی جەبهەیە کە ئەم جەبهەیە بتوانێت هەم ئێران هەم رووسیا لەم جۆرێک لە عوزلە لە دابڕانی دیپلۆماسی بێنێتە دەرەوە بتوانێت جەبهەیەکی تەوازون بێ یا جەبهەیەکی جۆرێک جەبهەی مەقاومە بێ بەرامبەر بۆ جەبهەیەکی ئەمریکا سەرکردایەتیەکە. جا کورد لە نێوان ئەمانەدا یەکێکە لەو بەشێکە لەو هێزەی کە هەر بڕیارێک ئەتوانین کۆنگرەی تاران ناو بنین کۆنگری بڕیار یان لوتکەی تاران ناو بنین بڕیار لە شەڕ و ئاشتی یعنی گرنگی ئەم لوتکەی لەوەدایە کە بەیانی دیارە زووە جارێ باز لە نەتیجەکانی سەرکەوتنی یا شکستی ئەم لوتکەیە بکەین بەڵام ئەکرێت تا ئەو ئەندازەیە گرنگە کە بڕیاری استراتیژی تێدا بدرێ و ئەم بڕیارانە بەتایبەت لە ڕۆژئاوای کوردستان و کاریگەری ڕاستەخۆی بەسەر هێزەکانی سووریای دیموکراتەوە بێ. باشە باس لەوە کرد کە هێشتا زووە کە بڕیار بین لە دەرەنجامەکان چی دەبێت لەسەر عێراق و هەرێمی کوردستانیش. بەڵام لە لوتکەی جەددە دەزانین کە هەندێک لە ڕێکەوتنامەیە خۆت با بڵین پرۆژەی استراتیژی و چارەنووسساز لەبارەی وڵاتانی کەندا و هەروەها ئەوروپاش بەسرا. ئەمانە چ کاریگەریە خۆت با بڵین چ دەستکەوت و پشکێکیان بۆ عێراق بەگشتی و هەرێمی کوردستان بە تایبەتی دەبێت و بەجێ دەهێڵێت. لوتکەی جەددا بەدڵنیایەوە ئەوە بۆ ئەوەی کە بگەڕێنەوە بۆ باسی کۆنگرەی لوتکەی تاران گرنگە کە باس لە لوتکەی جەددە بکرێت. دیارە لە ئەجەندای
سەرۆکی ئەمریکا لە جانتای دیبلۆماسیەکەی بایدن کە هات بۆ جەددا سێ خاڵی گرنگاتە سێ ئامانجی سەرەکی هەبوو لەم کۆنگرەیەدا کە تایدا ئوردن و عێراق و مسر و وڵاتانی خەلیج بەشداریان تێکرد. خاڵ یەکەم ئەوە بوو کە بایدن لە هەوڵی ئەوەدا بوو کە بتوانێت سعودیا و بەتایبەتی ڕازی بکات بەوەی کە فلۆی و بەرەمێنانی نەوت زیاد بکەن بۆ مەبەستەی کە نرخی نەوت و سوتەمەنی دابەزێ لە بازاری جیانی و بەتابەت لە ئەمریکا کە ئێستا کێشەی بۆ خودی ئیداری بایدن دروست کرد. ئەمە لەمەیاندا سەرکەوتوو نەبوو و بینیمان کە جێنشینی سعودیا محەممەد بن سەلمان ڕاستەخۆ لەوێ وەڵامی دایەوە کە سعودیا ناتوانێت لە 13 ملیۆن زیاتر بەرزی بکاتەوە بەرهێمێنانی نەوت. خاڵی دووەمەوە بوو کە بتوانێت ئیش بک لەسەر زیاتر نزیکردنەوەی عەرب ئیسرائیل پەیوەندی نێوان عەرب ئیسرائیل و بتوانێت ئەم هاوپەیمانێتی کە یان ئەم جۆرە لە ئاساییکردنەوە ئەوەی خۆ ناوی ئەنێن تەطبیع لە نێوان ئیسرائیل و وڵاتانی عەربی هەنگاویچکە بچێتە پێشەوە و ئیسرائیل زیاتر بێتە ناو مجتەمەعی عەربی یان مجتەمەعی نێودەوڵەتی عەربی و ئینتیگرە بکرێت و پەیوەندیەکان بێز بێت. لەمەشیانە ئاسان نییە وڵاتانی عەربی بە ئاسانی بتوانن ئەم هەنگاوە بنێن لەمەشانە هێشتا بەڕاستی سەرکەوتونە بۆەوە چاوەڕوان ناکرێت بەم زوانە نەتیجێ هەبێت. سێم خاڵ و سێم ئەجێندای سەردانەکەی بایدن ئەوە بوو کە دروستکردنی جۆرێک لە ناتۆی عەربی ئەوەی کە ناوێنێت ناتۆی عەربی واتە سوپایەک یان ئەجێندایەک یان استراتیژیەکی ئەمنی مشتەرەک لە نێوان وڵاتانی عەربی وڵاتانی خەلیج و وڵاتانی کە بەشدار بوون بەرامبەر بە هەڕەشەی جیاجیاوەتیاندا بێگومان بەشێک لەمە ئەجێندایە مەساڵحی خەلیج لە بەرچاوگرێ بەرامبەر بە هەڕەشەی ئێرانی ئەمەش دیسان ئاسان نییەوە ئەمەش ئیشان نەتیجەکەی نەبیندرا بۆیە ئەتوانین بڵێن کە ئەسەردانەکەی بایدن تا ئێستا زووە ئەوەی کە پێشبینەکان ئەوەی کە تا ئێستا بینرێ ئەم سێ خاڵە نەی پێکاوە بەڕاستەخۆ بایدن نەیتوانی لەمانەدا سەرکەوتو بێ بۆیە ناتوانین ڕاستخۆ قسە لەسەر کاریگەریە کاتە ناتوانین پێشبینیەکانی سەبارەت بە دەستکەوتەکانی بۆ هەرێم و عێراق لە ئێستادا باز بکەین. یعنی جارێ ڕوون نییە لە ڕووی ئیتیفاقاتی لابەلا کراوە بۆ نمونە سعودیا باسی لەوە کرد کە پشگیری کارەبا ئەکا لە عێراق و باسی لەوە کردەوە کە پشگیری کەرتی بژانەوەی عێراقەکە ئەمانە لە زۆر کۆنگرەکانە ئەم قسانە باسەکرێ بە گشتی بەڵام ئەوەی کە لە ئەجێندای قوڵتری ناو لوتکەکانە هەیە ئەمەیە کە خاڵی استراتیژین ئەو خاڵانەی کە ئەبن بە گۆڕانکاری لە یاریەکە لە ناوچەکە ئەم گۆڕانکاری جونگەیە لە ناوچەکە ئەوەسێتە سەر ئەو سێ خاڵی کە باسم کرد کە هیچیان بەڕاستەخۆ بەدی نهاتوو. باشە کاگرابەر ناوەڕۆکی راپۆرتە نێودەوڵەتیەکان لەسەر هەرێم چیمان پێدەڵێن بۆ پێیکە زۆرێک لە چاودێران باز لەوە دەکەن کە پێگەی کورد لەسەر ئاستی نێودەوڵەتی جابەزیوە بۆ چوونی جەنابەت لەسەر ئەمە چییە؟ هەرێمی کوردستان بەشێکە بە پلەی یەکەم بەشێکە لە پرۆسی سیاسی گەورەی وێنە گەورەکەکە و پرۆسی سیاسی کە لە عێراقا ڕووەدا ئەمە لەلایەکەوە هەرێمی کوردستان خاوەنی پشگیریەکی ئاشکرایی نێودەوڵەتیە لە فەڕەنسا ئەگەر لە ئەوروپا و دەست پێ بکەین فەڕەنسا و ئەگەر لە بڕۆین بۆ ئەمریکا بە هەمان شێوە تەواجودی ئەمریکی و تەواجودی ئەوروپیەکان و تەواجودی نوێنەرەکان هەرێمی کوردستان لەمڕۆوە خاوەنی پشگیریەکی زۆر ئاشکرایی نێودەوڵەتی و بەتابەت وڵاتانی ڕۆژ ئاوایە ئەمە لەلایەکەوە هەرێمی کوردستان پەیوەندی باشی لەگەڵ دراوسەکانی هەیە و پەیوەندی باشی ئێستا لەگەڵ خەلیجی عەربی دروست کردەوە هەرێمی کوردستان لەسەر هەوڵەکانی بەردەوام بۆ کە زیاتر پێگەی خۆی لەسەر نەخشەی وزا و لەسەر گاز دروست بکەوە ئەمانە هەمووی خاڵی باشن ئەمانە هەمووی جێگای دڵخۆشین بەڵام ئەوەی کە جێگای نیگەرانیە لە پشگیری ئەمریکاش و لە پشگیری ڕۆژ ئاوەش ئەوەی کە جێگای نیگەرانیە بەگشتی ئەوەیە کە لە سیاسەتی نێودەوڵەتی تا بەتایبەت ئەمڕۆ لەم واقعەکە ئێستا قسەی تیاکەین گۆڕانکاریەکان زۆر خێران ڕووداوی زۆر خێرا ڕوو ئەدەن لە کە کاریگەریان بەسەر جیۆگرافیای سیاسی و بەرژەوەندی وڵاتانە ئەبێت کە ڕەنگە پێشبینیکردنیان ئاسان نەبێ بۆیە بەتایبەتی سەبارەت بە ئەمریکا ئێمە لە بیرمان نەچێت لە دو-سێ ساڵی ڕابردووە ئەمریکا لە ئاست نێودەوڵەتیە یا لە ئاستی متمانەی لەگەڵ هاوپەیمانەکانیان جۆرێک لە جۆرەکان پاشەکشی کردەوە بۆیە ئەبینی ئێستاش ئەگەر سیر بکەی لە کۆنگرەی جەدە بە ئاشکرا بینیمان کە ئەم عەربستانی سعودیا وەکو جاران بە گرنگیەوە مامەڵەی لەگەڵ ئەمریکا نەکرد وەکو جاران سارد و سوڕێکی زۆر هەبوو
لە پەیوەندی و پێشوازی وەفدی سعودی لە وەفدە باڵای ئەمریکا. ئەمە دەلالەتە لەوەی کە ئەمریکا لە ماوەی ڕابردووە لەسەر ئاسی نێودۆڵی بەتابەت بۆ نمونە کەیسی ئەفغانستان پاشەکشەی ئەمریکا لە ئەفغانستان و تەسلیمکردنەوەی بە تالیبان دوای 20 ساڵ پرسی ئەو قەیرانی ئێستا کە ئۆکرانیا ڕوبەڕووی بۆتەوە و ئەمریکا دەستەوەستانە شتێکی ڕاستەخۆی نەتوانیوە بکە. شکستی ئەمریکا لە عێراقا لە پرۆسی سیاسیە بە جۆرە لە جۆرەکان ئەم بنبەستگەیشتنی لە پرۆسی سیاسی ئەمانە وای کردووە کە تەنانەت کار ئاکتەرەکانی ناوچەکەش بەتابەت دۆستەکانی ئەمریکاش بەر لە دوژمنەکانی بە جۆرێک نیگەرانی و مامەڵە لەگەڵ ئەو بەڵێنانەیان بە جۆر لە نیگەرانی و مامەڵە لەگەڵ ئەم پشبەستنە بکەن بە بلۆکە. بۆیە ئەبینی ئێستا رووسیا و تورکیا و ئێران ئەمە بەتابەت رووسیا کە لە جەنگێکی ساردی دووهەمدایە لەگەڵ ئەمریکا ئێستا ئەمە بە هەڵ ئەقۆزیێتەوە دێتن کە لە ناوچەکەیە لوتکە ئەبەستێ و هەوڵەدا خۆی لە گەماروی ئابووری و دیبلۆماسی بێنێتە دەرەوە و بتوانێت بانگەشی جۆرێک لە دروستکردنی جەبهەیەکی دیکە بکات کە بەرامبەر بە جەبهەی ئەمریکا. باشە کاگرابەر باست لەوە کرد کە کورد بە شێوەیەک تا ڕادەیەکی باش پێگەی خۆی لەسەر ئاستی نێودەوڵەتی و هەرێمی جێگیر کردووە بۆ ئەوی بتوانێت بە باشتر لەسەر ئاستی نێودەوڵەتی و جیهانی و هەرێمی پێگەکەی بەهێزتر بکات. دەبێت چی بکات مەرجە پێشەوەی کە لەگەڵ لەسەر ئاستی جیهانیە خود با بڵین ڕەزامەندی جیهانی و نێودەوڵەتی بەدەست بێنێت لەگەڵ عێراقدا ڕێک بکەوێت و پێگەکەی لە عێراقدا جێگیر بکات و بەهێز بکات. سەرکردایەتی سیاسی کوردستان هەرێمی کوردستان و ئەو حیزبانەی کە ئێستا چارەنووسی هەرێمی کوردستانیان لەدەستە ئەبێ لە یەک مەسەلە تێبگەن کە شەڕی ئەوان لە بەغدا شەڕی پۆست و پلەپایە و وەزارەت و سەفارەت و ئەم جۆرەشتانە نیە ئەمانە بابەتی لاوەکین ئەبن بە نەتیجای بۆ بەدەستێنانی دەستکەوتی گەوردن. شەڕی ئەوان شەڕی نوێنەرایەتیکردن و پاراستنی پێگەی هەرێمی کوردستان و بێزکردنی فیدرالی هەرێمی کوردستانە لە چوارچەوەی ئەو دەستوری فیدرالی و ئەو یاسا و فیدرالیانەی کە لە عێراقا هەیە و بەهێزکردنی ئەم یاسا دەستوری ئەم دامەزراوە دەستوریانەیە کە پشتگیری لە پاراستنی هەرێمی کوردستان و مانەوەی هەرێمی کوردستان و دەستکەوتەکانی کوردستانەکە. یعنی ئەمە ئەبێ ئامانجی استراتیژی بێ بۆیە هەموو جۆرە ململانەیەکی ناوخۆی کوردستانە جاچ لەسەر داهات بێ لەسەر ئیدارە بێ لەسەر حکومڕانی بێ ئەگەر ئەم جۆرە ململانیانە بگوازرێتەوە بۆ بەغدا و لە بەغدایە بکرێت بە پرسێک کە گوایە کێشەی کورد یا کێشەی پارتیوێچێتی کێشەی سەر و کۆمارە یا وەزارەتێکە ئەمە واکە کە پرسە استراتیژیەکان کە پرسی هەرێمی کوردستان و مەترسیەکان لەسەر هەرێمی کوردستان زیادەکە. بۆیە بە باوەڕی من ئەبێ ئەم تێگەیشتنە لە لای سەرکردایەتی سیاسی کوردستان ڕوون بێ کە پرسی استراتیژی پرسی بەهێزکردن و مانەوەی هەرێمی کوردستانە لەسەر نەخشەی ناوچەکە و لەسەر نەخشەی استراتیژی ناوچەکە و هەوڵدانە بۆ بەهێزکردنی ئەم نەخشەیە بە پاڵپشتی ئیدارەی باش بە پاڵپشتی وزە بە پاڵپشتی و پێشەوچوون لە ئیدارەی کەرتی وزە. یعنی ئەمانە کارتی بەهێزن لە دەستی کورد ئەبێ بەکاریان بهێنێ لە لایەکی کەشەوە کورد نابێ بچێتە نێو بچێتە ژێرباری هیچ جەبهەیەکی دوژمنکارانە بەرامبەر بە هیچ وڵاتێکی ناوچەکە و ئەبێ بتوانێت بەڵێ. باست لەوە کرد کابێت یەکێک لە و خاڵانی باست کرد کەرتی وزەیە کابێت ڕێکەوتین لەسەر بکات. پێداگری کورد لەسەر بابەتی وزەیە خۆت باڵێن لەسەر دۆسیی نەوت بە چ شێوازێک لەسەر کورد دەشکێتەوە بە زیان یاخود بە سوود ڕەنگە بشکێتەوە. ئەبێ ئەم پرسیارە لەسەر ببەستینەوە بەشێکی بۆی کە ئێستا عێراق لە چ دۆخێکدا عێراق ئێستا لە بەردەم بوونەبۆستێکی گەورەی سیاسی بەداخل ینی پرسی پێکەنانی حکوومەت پرسی دروستکردنەوەی دەوڵەت ڕێککەوتنی هێزە سیاسەکان بەتابەت هێزە شیعیەکان لەسەر دابشکردنی پێکی دەسەڵات لەسەر دابستکردنی دەستکەوتەکان ئەمەوە کردوە کە دوای 8 مانگ زیاتر لە 8 مانگ لە هەڵبژاردن ئەنجامدانی هەڵبژاردنەکان عێراق تا ئێستا ناتوانێت هیچ هەنگاوێک بەرەو پێشەوە بنێ بەڵکو بە پێچەوانەوە مەترسیەکان زیاترن سینناریۆی پێکدادانی ناوخۆی سینناریۆ دابڕای ناخۆی. بۆیە کاتێکی ئەمە لە بەردەم دەوڵەتێکی ئاواتەوە وەستاوی لێرە پرسیار ئەوەیە کە کەرتی وزەی هەرێمی کوردستان لە بیرمان نەچێت بابەتی وزە بابەتێکی سیاسی استراتیژیە بەر لەوەی بابەتێکی ئابووری بێ. ئەنی هەمیشە هەتا لە بازرگانی جیهانیدا
مامەڵەکردن لەگەڵ نەوت مامەڵەکردنێک نییە وەکو کاڵایەکی بازرگانی مامەڵەکردن لەگەڵ وزە و نەوت مامەڵەکردنە لەگەڵ کاڵایەکی استراتیژی سیاسی بۆیە کوردستان ئەبێت لەوە ڕوون بێ کە استراتیژی سیاسی خۆی بەهێزکردنی هەرێمی خۆی ئەبێ لەسەر بنەمایی بەهێزکردنی کەرتی وزەی خۆی دامەزرێنێ و کەرتی وزە بۆ هەرێمی کوردستان کارتێکە بۆ دروستکردنی هاوپەیمانێتی نێودەوڵەتی فەرموو ئێستا ئێمە ئەبینین پۆتین هەڵەسەیە دێتە تاران و جار لە جارێک لە وتارەکەیدا باسی ئەوە کات ئەمریکا نەوتی باکووری سووریا ئەدزێ بە تاڵان ئەبا کەواتە ئەمڕۆ پرسی وزە پرسێکی استراتیژیە لە پێکدادانی هەموو هێزەکان و لە دروستکردنی هاوپەیمانەتی نێودەوڵەتیەکانە کەوایە کورد چۆن ئەتوانێت لە پێناوی موچەیە لە پێناوی پرسێکی کاتیە من ناڵێم گرنگ نییە ناڵێم بایەخی نییە بەڵام مانای ئەوە نییە ئەمە چارەسەر نییە تۆ بۆ ئەوەی کە بتانی 2 ملیار زیاتر لە بەغدا دەستکەوە یا بتانی موچەیە لە کاتی خۆیان بدەی بێی ئیدعای ئەوە بکەیت کە ئێمە ئەبێ دەستبەرداری هەموو ئەوە بین کە لە 20 ساڵی ڕابردووە لە 15 ساڵی ڕابردووە لە پێناو بنیانانی ژێرخانی کەرتی وزە کردومان لە کاتێکدا وزە ئێمەی بردۆتە بەردەم ئەوەی کە بتوانین لەسەر مێزی گفتوگۆ و وڵاتە زلهێزەکان دابنیشین و جۆرێک لە جۆرەکان تەواجودمان لە استراتیژی ئەمنی و سکیوریتی ئەوانە هەبێ. بەڵێ زۆر سپاس بۆ ڕابەر تەڵعەت ماستەر لە لێکۆڵینەوەی سیاسی و نێودەوڵەتی بۆ هیوەی کە کوردیش بتوانێت هەست بەو بەرپرسیارەتیە بکات بۆی کە هەم پێگەی لە عێراق و هەم لە ئاستی نێودەوڵەتی و جیهانیش بەرز بێت و بەجێگیری بمێنێتەوە. زۆر سپاس کاک ڕابەر، سپاس بۆ ئامادەبوون و بەشداربوون لەگەڵ ئێمە. ماندوو نەبیت.